هاتوچۆکردن لەسەر ئەم پردە مەترسیدارە بە پێچەوانەوە خۆت بەرپرسیاری. ئەمە تابلۆی بەردەم پردێکە لە سنووری ناحی مەیدان و باوەنور کە هاتوچووی زیاتر لە 20 گوندی سنوورەکەی لەسەر و بە ناچاریش هاوڵاتیان بەکاری دەهێنن. دانیشتوانی ئەو گوندانە دەڵێن ئەگەر بێت و پردەکە بڕوخێت یاخود دابخرێت ئەوە دوو کاتژمێر ڕێگاکەیان بۆ گەیشتن بە ناوەندی شارەکان دوور دەکەوێتەوە. والله ئەگەر بڕوخێ ئەبێ خەڵک بڕوا یا لە مەیدانەوە یا لە بڕوا لە گردەگۆزنەوە هاتوچۆ بکات. ینی تقریبا ئێساگە ئێمە بە 3 دقە لە باوەنورتین ڕوێنە قەرەچەمەوە. کابرا لە قڵاتەوە بە 5 دقە ڕوا لە خورخڕە بە چارەکی ڕوا بەڵام ئەگەر ئەم جسرە نەمێنێت لە نێوەندا ئەبێ خەڵک لێ باوەنور یا بڕوا لە مەیدان و بڕوا یا ئەو دادانی تریش مەسەلەن هاتوچۆکەن یا بچن لە گردەگۆزنەوە بێنە بۆ لادیەکان بۆ گۆڕەشەلەو بۆ خڵاتەپەوە بۆ بانەبۆر و بۆ ولادیانێکەوە ئەم جسرە قەت بڕی کردو ینی مەنتیقەی بە تەواتی هەردوو ناحەی قۆڕەت و مەیدانی گرێداوە بە باوەنورەوە. بەهۆی بوونی ژمارەیەک کارگەی کەسارە لە سنوورەکە پردەکە لەلایەن ئەو خاوەنکارانەوە بۆ هاتوچۆکردنی خۆیان دروست کراوە. بەڵام 2 ساڵە حکوومەت بە پاسایی پیسکردنی ژینگە کارگەکانی داخستووە و خاوەنکارەکانیش ئامادەنین چیتر نۆژەنکردنەوە بۆ پردەکە بکەن. وڵای ئێمە هاتوچۆمان هاوەسەری ئەم پردەوە تقریبا لامایە 15-16 دی هاوبانی ئەم جسرەوە هاتوچۆوەکە ئەتر خەڵکی زۆر مەعیشەتی هەلە ئەو بەرۆی نیوایە کاڵێکی کردێ نیوایە خەیاترۆزی کردەیە نیوایە فەلاحەتی کردەیە. وڵا جسرەکە دایان خزماوەیە دایان خستی وڵای هەرچوونە بێ کردیانە سۆ تر پێمان وتن ئێمە چون لای مدنەحی جارمەتی داین لە ڕاستیە ئەتر خاوەنەکەیشی کردیوە ئێستا جارێ خەڵک ڕاوەبانێ ئەتر نازانم ئەیگرنەوە یانە. پردەکە ناوی قەرەچەمە لە سەڤڵباری سیروان لە ڕووی کارگێڕیەوە سەر بە ناحی مەیدانە بەڵام لە ڕووی جوگرافیەوە لە ناحی باوەنووری ئیداری گرمیانەوە نزیک. بەم مەترسیەشەوە ڕۆژانە دانیشتوانی ئەو گوندانە بۆ ناحیەکە و بە پێچەوانەوە هاتوچووی بەسەردا دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ئیداری گرمیان.